هەروەها ئەم ئیمانە هەروەکوتمان ناشێ ئیمان شتێکی سادەی سۆزداری کزۆڵ بەرامبەر بەو بێ وەکو کێچێک لێ قەومە لە ناو مجتەمەعەکە هەمویان هەر ئەفەندی و حەزاری و دکتۆرایان هێناوەتەوە و دوای ئەم سێم تەوستەی تەواو کرد و ئیماندارە هەست بە نشستی بکە هەر ئەبێت تۆ چونکە تۆ پشتت بە قولۆڵاوە حەدەکە بەستووە ئەوەی تۆ بە قووەترە لە ئەفکاری ئەوان ئێستا داماون لە پێناسەکردنی کۆمەڵگەکەی خۆیانە ئەو قیەمەی کە هێناویانە لە قیەمی عەلمانیەتەکەەوە لە هی غەربیەوە قیەمێکە لەگەڵ کوردستانە ناگونجە لە ناو خێزانی خۆیانە ناتوان و تەطبیقیکەن دوای بۆ ئینتیخابات مەجبورە بن ئەوان بێنەوە لای ئێمە هەروەکو کە ژنی باخچەلی محەجەبەیە بەرامبەر بە ژنی وەردۆغان ئەوان مەجبوری تۆ ئەبنەوە بەس خۆت ڕاگرن لەسەر ئیمانەکە ئەمەش مەوجەیەکە دێ بەڵام زۆر بەداخەوە بۆ ئیسلامی خوساوەکانمان زۆر بەداخەو کە چۆن ئاوا ئەوان ئیلتیحاقیان کرد بە صاحب الجەنەتەینەوە ئەوان گوێیان لە قسەکانی ئەوان گرت و ئەوان معجیب بوون و ڕۆیشتن بۆ لای سەرمایەدارێک ئەوان ناڵم مقارنەیان کرد چونکە ئیسلامیەکانی ئەو مقارنان لە دڵ و دەروونە هەر نەبوو بەڵام زۆر بەداخەوە کەوتنە مەشروعی احتیلالەوە کەوتنە پەرلەمانی کوردایەتیە بۆ گەنەکەوە کەوتنە ناو وەزاراتی ئەوانەوە کە وەزارەتێکی مفلیس بێ میزانیە میزانەکەش یەکێک بەسەرخۆشی بڕیاری لەسەرەدا ئەوان نەئەبوو بکەونە ناو مەشروعی ئەوانە بواە مسلمانەکان ئیسلامیەکان مەشروعی تایبەتی خۆیانە بواە هیچ فەرقێک نییە لە نێوانی مەدخەلیەکان و ئەو سێ ئیسلامی سیاسی کە چوونە ناو پەرلەمانەوە هەر سێکیان هەردوولایەن مەدخەلیەکان و ئەوانیش چوونەتە ناو قاڵوی کوردایەتیەوە تەوجیهی عەلمانیەکان وەرەگرن و هی صاحب الجەنەتەینەکە وەرەگرن ئەم ئینبیهارە ئەم سەرسام بوونە ئەمەی کە بەم شێوەیە کەوتونەتە ناوی بەڕاستی خەتەرێکی زۆر گەورەیەوە پێویستیشە ئەوان لێ بێنەوە دواوە بۆیە من داوام لەو برا بە ڕێزانەشەوەی کە مادام ئەهلی ئیمانن بێنەوە سەر مەشروعە ئیمانیەکە مەسعود بەرزانی قووەتەکەی لە چیایە ئەگەر لە مخابرات و پێگەیاندنیانە بێت لە دینیایەتی لە ئیمانیایەتی ئیمانی یەک کەسێکی نەخوێنەواری مسلمان بە قووەترە لە هەموو ئەو جەنەتەینێکی ئەوان دایان مەزراندووە ئێمە لەسەر ئەساسی ئیمانەکەوە بیناسازی کۆمەڵکاری و بزاوتی گۆڕانکاری و ئیدارەی دەوڵەت و ئاڕاستەی کۆمەڵگەکە و بنەماکانی کۆمەڵایەتیەکەین لەسەر ئەساسی ئیمانەوە بۆیە گۆڕانکاریەکی ڕیشەیمان پێویستە کە لە ناو کووردا دروست ببێت ١٠٠ و قسوور ساڵە کوردایەتی ئەم خەڵکە پەروەردەکە هەر دز و جەردە و جەلاد و خوێن ڕێژی بەرهەمهێنا هەم لە شاخ هەم لە شار ئێجارێکیش ئیسلامەکە وەرگن و تاقیکەنەوە بەڵام ئیسلامەکەوەک خۆی وەرگرن نەک منجی تیا بکەن و ئیسلامێکی لەرزۆک و ترسنۆک بۆ هەموو شتێک موافقەتت لە تاغوتە وەرگرتووە تەنانەت لە تەجویدی قورئانە کەچی تۆ بە حساب حەسانەی دیبلۆماسی هەیە حەسانەی پەرلەمانی هەیە لە پەرلەمانە ئەندام پەرلەمانی دخوا تۆ ئەندام پەرلەمانێ بی حەسانەت هەبێ کەچی نەتوانی دەرسی تەجوید لە مزگەوتێکا بڵێ تۆ لە ترسی ئەوقاف تۆ هەموو ئیسلامی بن خوێنتان دابێ کەچی وەزیرێکی حاقید و ملحید بڵێ چۆن قاتەل و قوتولی وەکەین بە مەنهەج تۆ نەتوانی ڕەدی لێ بدەیت بەهەرحاڵ خوای پەروەردگار ئێمەش و ئێوەش ئازاکە بە ئیمانەکە ئیماندارمان کە خوای گەورە خۆشەویستی خۆی لە دڵ و دەروونمانە بچەسپێنێ بە نووری خۆی ئاراستەمان کە بەرچاومان ڕۆشن کە هێزمان بداتێ لە تێگەیشتنی دینەکە لە هێزی ڕیزمان لە هێزی بازومان أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.